الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ثاني بريد وشويس. السلام عليكم ورحمة الله. أمرو 26 دی 2020 ئەکاتە 26 ساڵ تێپەڕە بێ بە سەردامەزانی یەکگرتووی خوشکان. 26 ساڵ لە خەبات و جهد و ماندووبوون، 26 ساڵ لە تێکۆشان و ڕەنج و زەحمەت کێشان. بۆیە بەم بۆنە پیرۆزەوە پیرۆزبایی لە هەموو خوشکانی بەڕێزەکەین، لە سکرتارێتی خوشکان، لە کادری پێشکەوتووی یەکگرتووی خوشکان، لە هەموو ئافرەتانی کوردستان بە بۆنەی ساڵیادی 26هەمینی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان. لێرەوە لە لقەکانی یەکگرتووی خوشکانی دهۆکی دەلالەوە سڵاو و ڕێز و تەقدیر ئەنێرین بۆ هەموو خوشکان لە سەراسەری کوردستان و لە دەرەوەی وڵات، هەموو ئەو خوشکە بەڕێزانەی کە تێکۆشانەکەن و خەباتەکەن و ماندووە بن بۆ پاراستنی هەویەی ئەخلاقی و دینداری و کورتپەروەری خۆیان، ئەو خوشکانەی کە زەحمەتە کێشن لە پەروەردەی مناڵەکانە، ئەو خوشکانەی کە ماندووە بن لە داکۆکیکردن لە مافی ڕەوای ئافرەتان و لە چوارچێوەی شەریعەتی پیرۆزی ئیسلامە خەباتەکەن بۆ دابینکردنی هەموو ئەو مافە زەوتکراوانەی کە لە مێژووی بەشەریەتە و لە مێژووی خەڵکی گەلی خۆمانە ڕووی داوە بەهۆی عورف و نەریتی سەقەت، یا بەهۆی سەمی پیاو سالاری، یا بەهۆی لێ حاڵی نەبوون و تێنەگەیشتن لە ئەحکامی شەریعەت ستەم کرابێ لە ئافرەتان، مافی ئافرەت پێشێل کرابێ. ئێمە شانازیەکەین خوشکانی ئێمە یەکگرتووی خوشکان ماوەی 26 ساڵە لەو خەباتە بەردەوامە و حەزوری هەیە و بەشدارە لە هەموو چالاکی و خەبات و ماندووبوون و زەحمەتەکانی کاروانی یەکگرتووە. جێگای شانازین بۆ ئێمە کە هەمیشە خوشکانمان لە تەنیشتی ئێمە، لە پاڵ ئێمە، لە پاڵ براکانیانە کۆششەکەن بۆ پرۆژەی یەکگرتووی ئیسلامی کوردستان، پرۆژەی ئیسلاح و خزمەتکردنی مرۆڤی کوردستانی و بێگومان بە ئیزافەی خزمەتی مرۆڤی کوردستانی بەگشتی خزمەتی ئافرەتی کوردستانی شەکەن و لە هەموو کۆڕ و کۆبوونەوە و مناسباتێکە حزوریان هەیە و خزمەتەکەن. جارێکتر پیرۆزبایی ئەو ڕۆژەتان لە یەکەین لە ئێوە و لە هەموو خوشکان لە هەموو کوردستان. بێگومان ڕێکەوتی ئەمڕۆ کە ساڵیادی دامەزانی یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستانە ڕێکەوێ لەگەڵ ڕۆژەکانی مانگی مەولودی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، ئەو پێغەمبەرە سالارەی کە ئەتوانی بڵێ داهێنەری دابینکردنی مافەکانی ئافرەت بوو، لە سەردەمێکە کە ئافرەت زیندە بەچاڵە کرا، لە سەردەمێکە ئافرەت وەکو ئینسان سەیر نەئەکرا، کڕین و فرۆشتنی پێوە ئەکرا و تەنها ئەو مافە زەوتکراوانەی کە لە مێژووی خەڵکی 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 ئەو مافە زەوتکراوانەی کە لە مێژووی خەڵکی
ئالەتێک بوو بۆ مەتاع و متعەی پیاوان. پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام فەرمووی پیاوان، ژنان و پیاوان النساء شقائق الرجال، لەتی یەکن، برای یەکن، پێکەوەن، ژن و پیا و پێکەوە تەواوکەری یەکن. فەرمووی خەیڕکم خەیڕکم لئەهلیه و ئەنە خەیڕکم لئەهلی. باشترینی ئێوەی مسلمانان ئەوەیە کە بۆ خێزانی خۆی باش بێەوە، من باشترینم بۆ خێزانی خۆم. دەیان و سەدان فەرمودەی هەیە وە لەوانە گرنگتر هەڵسوکەوتی ڕۆژانەی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام پێمان ئەڵەیە کە چ ئینقلابێکی گەورەی، چ شۆڕشێکی گەورەی بەرپا کرد، شۆڕشێکی ئەخلاقی کۆمەڵایەتی لەو ڕۆژە کە ئافرەتی لە مەخلووقێکی نەناسراوی ئالەت صفەت کردە ئینسان، ئافرەتی ناسان بە ئینسان وەکو مرۆڤ، شەریک و هاولفی پیاو، مافی هەیە ئەرکی هەیە، ئەرکەکان جیاوازن بەڵام مافی ئینسانی هەیە. ئەمە جێ ئەوەیە کە ئافرەتان پێش پیاوان شکری خوا بکەن و سەڵاوات بێرن بۆ پێغەمبەری سەروەر. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. هەر لەوێوە هەموو مسلمانێکی باش، هەموو متەدەینێک، هەموو لە خوا ترسێک بەقەدەر ئەو ئیمانداریەی، بەقەدەر مسلمان بوونەکەی لەگەڵ خێزانیا باشە، لەگەڵ خوشکەکەیە، لەگەڵ دایکیە، لەگەڵ ئافرەتە بەگشتی، لەگەڵ کچەکەیە باشە و ئەو باشێشی پێوە دیارە. یعنی معیار بوو ئەوەی کە چێ لەگەڵ ئافرەتەکانە باشتر بێ ئەوە دیندارترە، ئەوە پەسەندترە لای خوا، کە ئەمە شتێکی گرنگە و داهێنانێکی گەورەیە. بۆیە داهێنانێکی گەورەی کرد پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام و شایانی ئەوەیە کە ئێمە لە ساڵیادی لەدایکبوونیە سەڵاواتی بۆ بنێرین، ڕەحمەت و درود و مەقامی مەحموودی بۆ داوا بکەین بۆ ئەوەی لەو دنیاش هەر شەفاعەتمان بکا و تکاکارمان بێ و لەگەڵی بین و لە خزمەتیا بین. پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام خزمەتی ئافرەتی کرد، خزمەتی پیاویشی کرد، پیاوی کردە ئینسان. پیاو بەبێ دین مەخلووقێکە ئارەزوەکانی زاڵن بەسەر عەقڵیا، بەسەر سلووکیا، ئارەزوە حەیوانیەکانی. پیاو بێ ئافرەت بێ بە دینداری، بە تەعلیماتی خوایی ئەبێتە ئینسان، ئەبێتە ئەو ئینسانی کە تەکلیف بفامێ، بزانێت چی بکا باشە، چی نەکا باشە و مافی خۆشی داوا بکە و کۆشی بۆ بکە. بۆیە ئێمە هەموو قەرزانی پێغەمبەری خوان عەلەیهی سڵات وەسەلام. ئێمە لەم ڕۆکە یادی یەکگرتووی خوشکانەکەین، هەروەها یادی ساڵیادی مەولودی پێغەمبەرەکەین عەلەیهی سڵات وەسەلام. ئەبینین لەم لاو لەولا قسە ئەکرێ، سوکایەتی ئەکرێ بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام. حاشا لەو ئینسانی کە عەقڵی وابێ، دڵی بێ یا عەقڵی ڕێگە بدا، ئەوەندە کەم سەلیقە بێ، ڕووی بێ کەلیمەی سووک یا تەسەڕفی سوکایەتی بەکاربێنێ بەرامبەر محەممەدی مستەفا، بەرامبەر سەرۆکی هەموو ئەنبیا. ئەگەر پابەندی قیمەتێکی ئینسانی بێ، ئەگەر ئەو کەسە پابەندی ئاینێک بێ، ئەگەر ئەو کەسە هەر وەکو ئینسان بەهایەکی ئینسانی پێبێ، ناتوانێ وا بکە، ناتوانێ وابێ. بەڵام وەختە ئینسان کە لایدا لە ڕێگە نەکبەتی گرتی،
ئەکەوێتە هەموو هەڵەیەک وەکو ئەو هەڵەیە. بۆیە ئەو هەڵانە، ئەو تێکەوتنانە، ئەو سەقەتیەکە ئینسانێک لە هەر مەخامێکا بێ کە سوکایەتی بە پێغەمبەری خوا بکە، بە نێرراوی خوا بکە، ئیتر شایانی ئەوە نییە ئێمە وەختی پێوە کوژین، چونکە خۆی لە ئاستێکی نزمایە، لە ئاستێکان نییە ئێمە قسەی لەسەر بکەین. کفایەتێتی کە دەستی بردووە بۆ مەوزوعێک بەو شێوە و بەو شکڵە. بێگومان ئەزانین ئەوە لە عەزەتی حاڵی خۆیان، لە عەزەتی شکستی خۆیان، لە عەزەتی پوچەڵی بیر و باوەڕ و بەرنامە و پرۆژەی خۆیانە. بەڵام بە هەرحاڵ مسلمانان بەوە پەشیمان نابنەوە لە پێغەمبەرەکەیان عەلەیهی سەڵات وەسەلام. مسلمانان بەوە زیاتر دڵگەرمە بن، دڵگەرمە بن لەگەڵ پێغەمبەریان و زیاتر داوای شەفاعەت و تکاکاری لێ ئەکەن لە ڕۆژی قیامەتەوە، و زۆرتر خۆشیانەوێ و زۆرتر خۆیان فیدا ئەکەن بۆ پێغەمبەری خوا. ئەگەر سەحابەکان وەختێ مخاتەبەی پێغەمبەریانە کرد ئەیانوت فیداکە ئومی و ئەبی. ئێمە کە ئێستا لە ڕووی زەمانیەوە دوورین لە پێغەمبەر، بەڵام لە ڕووی ڕوحیەت و لە ڕووی خۆشەویستی نزیکین لێی. ئێمە هەمومان ئەڵێین فیداکە ئومی و ئەبی یا ڕەسوول الله. خۆمان و باوکو دایکمان ئەکەینە قوربانی پێغەمبەری خوا. بۆیە سوکایەتی بە پێغەمبەر مناڵ جاڕیەکی گەورەیە و بێسەلیقەیەکی گەورەیە. شایانی ئەوە نییە وەختی پێوە بکوژین. ئێمە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە نەشت فێر بووین کە بزانین چۆن بژین و بزانین چۆن بمرین و چۆن ئینسان بین و چۆن بەها ئینسانیەکانمان بپارێزین و چۆن بۆ یەکتر باش بین و چۆن بۆ خۆمان باش بین و چۆن مامەڵەی دەوروبەرمان بکەین، نەک دەوروبەر بە تەنها ئینسانەکان، دەوروبەر بە هەموو مەخلوقات. چۆن مامەڵەی درەختێک بکەیت، چۆن مامەڵەی حەشەراتێک بکەیت، چۆن مامەڵەی مار و مێروو بکەیت. لە تعلیماتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فێر بووین چۆن وەکو ئینسان بژین. بەشەریەت قەرزانی محەممەد الموستەفایە. بۆیە لەم مانگە پیرۆزە جارێکی تر درود و سڵاو و ڕەحمەت ئەنێرین بۆ پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵات وەسەلام، و جارێکی تر لە ئێوەی خۆشەویست خوشکانی بەڕێز و یەکگرتووی خوشکان بەگشتی و ئافرەتانی کوردستان بەگشتی و هەموو ئافرەتانی سەرزەوی کە منەتبار و قەرزانی پێغەمبەری خوان لەم مانگە پیرۆزە جارێکی تر پیرۆزبایی لە ئێوە و سڵاو و درود بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. سپاس بۆ ئامادەبوونتان و ئێمەش وا ڕێکەوت لێرە بووین لە دهۆک حەزمان کرد لە خزمەت خوشکانی خۆمان ئەو پیرۆزباییە تەقدیم بکەین و لە ئێوە بۆ هەموو خوشکانی یەکگرتوو و هەموو یەکگرتووی خوشکان سڵاو بنێرین. وەسەلام عەلەیکوم ورحمەتوڵڵاه.